سڵاو پرۆگرامی ئەم جارەی تامی سەڕێگا بەرەو حاجیاوەیە. هەناری قەمتەرا بەنێوبانگە. جا خۆشەویستان ئێستا خۆم زۆر پێچاکیتەوە هەرچەند زۆریش دەترسیم. هەری وارایە شەماڵ وارایەم دەردی دڵاکەم بۆ یاربارایەم لە دەردی دڵاکەم. زۆر دڵم پێ خۆشیانی کاوها دەبینم خێزان بە عائیلی دێنە دەرێ ئیش دەکەن خاستەن ئافرەتەکان. خۆمان دابیشیان دێ. سڵاو پرۆگرامی ئەم جارەی تامی سەڕێگا بەرەو حاجیاوەیە. اینجا بەر لەوەی بگەمە حاجیاوە لە ڕێگادا لە مەشتەلێک لامداوە، مەشتەلی گوڵنا، مەشتەلی سەوزە و میوە و شتی خۆش لە بەرامبەریشم حەوزێکی ماسی زۆر جوانی لێیە. پێم خۆشە بچمە لای خاوەنەکەی هەندێک باسی مەشتەلەکەیم لە بۆ بکات، چه هەیە لە مەشتەلەکەی بەچیەوە خەریکن. سڵاوت لێبێت تەندروستیت باشە؟ خێریا خۆ سەرچاو. ناوی بەڕێزت؟ زرار. کاک زرار باشی؟ سەلام یا ڕۆژ چۆنی باشی؟ وەڵاهی منیش باشم، تۆ چۆنی باشی؟ خێریا خۆ سەرچاو. زۆر سپاس دەکەم، سپاس لە بۆی کە قسەمان لە بۆ دەکەی. دە خزمەت دای. زۆر مەمنون. کاک زرار بزانم چت هەیە لە مەشتەلەکەت؟ وەڵا زایرە چمان هەیە، سەوزەمان هەیە و خیارمان هەیە و بیبەرمان هەیە و باینجان و چ شتێکی کوردەواری بێ هەمانە. هەمووی بە ئاوی خاوێن. هەموو بە ئاوی خاوێن بیرین تیوازی هەمووی بە قەترەیە دڵۆ دڵۆ. خۆ بەڕاستی شتی خاوێن چەند خۆشە. وەڵا خۆشە. ئەیوەڵا. بزانم ئێستا فەسڵی چییە؟ ئێستا حالیان خیار و ئەو بیبەرەکان بەسەر دەستنەوەی بەدووە فەسڵی سەوزەیە و تەڕەتیزەیە و کەرەوزە و ئەوجا ئەمە لە هەولێرە دەرین تەڕەتولا. 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 لێ دەڵێن سەوزە. دەرین تەڕەتیزە بە تەڕەتولای. تەڕەتیزە هەیە و کەرەوز هەیە و شپیت هەیە و دەزیر هەیە و ئەوان سوانە هەیە. باشە ئەوانە هەر لە بنلایلون و ئەوانە سەڵق و توور و بەڵێ هەمووشی هەیە. زۆر باشە. بنلایلونەکە خاوێنە، عنی هەواشی وێ ناکەوی زۆر خاوێنە. ئەوێ پێم خۆشە بچینە لای حەوزی ماسی لەک باسی ماسیەکەم لێ بکە. گوتیان ماسی زۆر خۆشتەیە. ئەرێ وەڵی ماسی دەرەجێکە هەیە. خۆ بەڕاستی. هەنجیشمان هەیە دەبڕینەوە ئێساسی هەنگکانی تەماشا دەکەن. خۆ بەڕاستی وەڵا خۆشە. دەچین هەنجیش دەبڕینەوە. هەنجیش دەبڕینەوە ئێستا هەنجوینیش بەرەو. ئێوارە دەوعەت دەبێت دەوعەتی من بینی. وەڵاهی ئەوە باشە ئەوە خۆشە قسەی ئەوام لە بۆ بکە. دەبێت دەوعەتی من ناڵم بڕۆن تازە. خۆ بەڕاستی سەلامەت بیاخوا. دەبزانم ئەو حەوزی ماسیە ماسیەکان لە چێ دەینن؟ یەکەم جار گچکەی یەکەم جار با گەرەیە گچۆکەیە؟ گەرەیە. دین تقریبا بە 6 مانگ 7 مانگ بەخێوی دەکەین. دوای دەبێتە 2 کیلۆ و نیو ئەوە دەباز دەیفرۆشین. لە چەندە دەینن ماسی پێم گۆ؟ وەڵی لە خوار دەین بە زۆری. خوارە چەندە؟ لای کەرکووکۆڵی. گەرەیەکە لەوێ هەیە. باشە چ کاتێک مەسەن فەسڵی ماسییان ماسی حەوز فەسڵی نییە؟ فەسڵی نیە هەچ کاتی گەورە بدەیفرۆشی. هەموو کاتەشی هەیە. هەموو کاتێک ماسی. باشەی خواردنەچی دەدەنەوە حەلەفی دەدەن. لەنا ئەوە ماسیەکە و چی دێتەکەنی دەجوولی و وەنیە؟ ئەوە کۆم بێمە سێر احتیاجە؟ ئەخەگە بەرمۆ بەخۆی مەلەوای نازانم. ئەم بێمە و لای احتیاجە؟ تأكيدي كرة بسم بخواني بروم كرة أخبر مو ملاي نازل. يا الله يا الله يا الله وي نا بخوي ناويرو نا والله ها بخوي ليه قرقينا أتبرو باشترا بابي موسى بخوي تفكم كاكا ملاي نازم والله آخر يبي لبو أو برنامج خوفي الملاي فكم كرولا احتياجني برموت سبكم قرتشين در بس تاريخ خومكم. أو على فكرة والتواصل ذاك. دخت إيه أدوشي ماسك ديت بني بخوي دجولي ونيا. إيه. بخوي درجة. بخوي درجة. ماسك خوي أو بخوي على فكرة درجة نسخة. أزأها خسارة جنابيته. خسارة نابي تسني بأون يدخل. ماس أو حوزة نابي كهرباش لسر ببريونيا. بس بروج احتياجي بس بشوانة نابي. بشوانة أكسجين يعني نامينة. هاقسة شديد الظلام. أشي شديد الظلام. أدي. كاك زرار بلو يبتينا لاي هنجينا كان. بصانم هنالك تان خوشا. هنالك درجيكا. فضل. هنالك قمتنا بنيوبانكا.
قەمتەران لای عاجیاوە قەمتەران سەر بە نەعی چوا قوڕنەیە سەر بە ناحیە چوار ئەمە خەڵکی قەمتەرانین ئێرە گوندی قەمتەرانە باشە چەند مار لەو گوندەی دەژی وڵات تقریبان 250 ماڵە بە زۆر گەورەیە زۆر گەورەیە وڵە باش هەمووی خەرجی کشت و کاڵ و ئەوشتانەیە هەمووی خەریکی مەڕداری و کشت و کاڵ و باخچە و ئەتومەڕت نییە ئەمن بەرێ وەڵام ماڵە بام هەیەن ماڵی بابت هەیەە دوای دەچین هەندە هەناری خۆشش لێ دەکەینەوە بۆ ئێستا ئەوە هەنارەکە حاز بێڵە باسنێک دوو قڵانی بکەینەوە ئەو دەچینەکە هەنجینەکارم هەر فکرم لەوێندەیە ئەی ماشەڵڵە باشە مەسەلەن کوب زام هەنارێک شیرنە یان مێخۆشە ڕەنجی دیارە ئێستا هەم شیرنەوە ئەوە شیرنە بەڵێ ئەوانی زەردن مێخۆشە مێخۆشەکان زەردە بەڵێ هاوم ئەو زەردەکە مێخۆشە هەندم بەرنامە کردی لە ناو هەناران دوێ بڕک شارەزای بیا کردی ئەرۆ دەرن کوب زانە باشە ئەو هاابکە ئافرین هەنای چاکە ئەو بە ئەو لۆ من بی ئاوتوی هەنارەتی جوانتریان لێ کردەوە لەو ئەی دەستان خۆش بیتن یاخوا هەنارتان ئێستا لێ نەکردەوە وڵا ئێستا وەختیتی ئێستا وەختی لێکردنەوەی ئێستا تۆقیانیتی باشە درەنگ نییە یان درەنگە بەس هەتا هەناتا بمێنیتەوە خۆشتر دەبێت خۆشتر دەبی زۆری جارێوەڵە باشە دەنەخ ئەوە بووم دەم گۆلانە فەست و شتی نەما نانا ئێستا تۆقیانیتی عالیەن هەنا دوو نەوع هەیە دوو شیرنەکە زوو لێکراوتەوە ئەوە شیر مێخۆشە مێخۆشەکە دەمێنیتەوە هەڵەبجە هەڵبجە شەشەینی هەتا بارانیەکەی زۆر پێدی وڵا باشە بە شیرنەکە نادەڕزی دەبێت دیکەدی هەنجیر هەتا کەنجە هەیە وڵای هەنجیر نییە ئێستا هەنجیر هەر هاوینان هەیە باشە دەنە برادرت دەیگوت هەتا مانجی دوژ ئەمە دارمان هەیە هەنجیش بەدارە بەدار بەعزە دارە ئێستا پێیا بووە ئێستا پێیا بوو هەنجیر پێوە دەمێنی ئەستانش خۆی دەگری وڵا باشە ئارێوەڵە دنیا گۆڕایە کاکە لە هەزستانی هەنار هەیە هەنجیر ئێستا بۆ دەستانی ئەو هەنارە ئەوە ئەدەشتی دەستی خۆت چەند خۆشە بەدەستی خۆ زۆر خۆش ئەوڵە دەباتین چین ناو هەنجینەکان باش با هەنارش بۆ لێوەکەم ئەوڵە خۆ دەست خۆش بیتن خۆ هەناری باشمان خەڵ کردەوە دووبار برێن گوندی قەمتەرا خەڵک بڕوا قەمتەران بڵێ باگە هەنایی دەنە جێشی لێوە جا خەڵکەکەی باشە بڕۆ خزمەت دەکەن چما زەڵی دەخزمەت بدەن بەس بۆ خۆی خەڵکی ئەو ناوسانە زۆر زۆر بەڕێ وڵاوە ئەوە شارینە لادە حیاتە بەرەکەتە ئەرەوەڵا خۆی لادە بەرەکەتە ئەرەوەڵا خۆ دەستت خۆش بی دەچینەکەن هەنجینەکانی بزانانی شە قۆدی هەنجینی نابین فەرمەرە وڵا دەخزمەت بدە دەستت خۆش بێ خۆشەویستان ئێستا خۆم زۆن پێچاکیتەوە هەرچەند زۆریش دەترسیم بەس چ بکەم پێم خۆشە بچم لە نزیکەوە ئەو مێشانە پێم وەدەن سەلام عەلەیکوم کاکە کوی خوا کاکە لو نایەکنە منە تۆ نانە هەر نایەم بە زۆرە یەکی خاوێن بینە خاوێن لەگە خۆت بە مێشۆمەی هینە وقرحان زۆر سامی هەیە بە قورحان ئەو ئیشانە زۆر سامێتە هەنجینەکەی بینە وەرە باشی وەڵە باسی مەتی کوی سەلامەت بیاخوا باشەوە بەس با پرسیارە چۆن چەند ڕۆژێک چەند مێش پێت وە دەداتن 50 سال خوا بەڕاستی وڵاهی نازانم کولێ ڕەهاتینە بەخوای مەجمەل لێنیە کڕ بەقورحان زراوم بچووە بەڕاست ئەرێ وەڵا بزانم ئەوەی سە فەسلی لێکردنەوەی هەنجینە وەڵای ئێستا تاخیریشە دەبازووتر لێکراوە بەڕاستی باشە کەنجە مەسەلەن پڕ هەنجین دەبێ ئەو شانانە ئێستا پڕ بووە تەماشاکە ها ئێستا پڕ بوو یعنی ئێستا فەسڵێکی فەسلی پاییزان بەس تقریبا بیدایەتی مانجیل و بیستین و ئەوە بڕیوەتەوە بەخوای خۆمشم زۆن شاردیتەوە دالی بردن دەکەم باشە دەبێ بزانم چ دەدەن ئەو هەنجینانە ئەنگۆ وەڵا هەیە شەکری دەداتێ لێر مەسەن هەنجین قەمتەران زیاتر چی دەدەنێ وەڵا بەش بەهاران شەکری دەدەنێ وفتیکردمی بچی دی هەر ناداتێ بۆ هەنجینی ئەسلی نەترسێ پێ دوو نادا خۆ تۆڕە لێرە بە قورحان زراوم سۆ زراوە بە قورحان ئیرەها ناڕات نازانم ئەو چی دێتەکرەمە کاک زرار
ديك نما دورة بعد شندك هنجين ميشنجين بيدودا هم بيعملها أي بابا أخلي راحتي نونيا أنا جمال دعاهم زي أستورنا بيتن أنا أستوزابم أنا في أستوزابم أستطيعم بيعمل أي أتو أوي يعني هنجين نشتري ده كيوا تمساي تمشات خواتن قلت بيودا ربي خوا قوت ذاتن هم إلو تشتش من لبناكي هوني لبرم كده أخلي دستو مصر نقرأ السرة دستي إجنا كده قدر دستي إيه ويا باش بزام إستن أوي أها هنجين تان دوري توا استا تقريبا سيدانا ما ندوري تو سيدانة تان ساكر ديا أريونا يا ربي ليش تنصاغ بيتن زور زور ممنونم خير بس زور زور سباس ذكرم بخواي بس صباب روم وهتا دوسي قلت بيوينة دايما اینجا خۆشەویستان دوای ئەوەی بەڕاستی هێرشمان کرایە سەر لەلایەن هەنگەکانەوە کە بەڕاستی نەماوێرە لەوێندە ڕاوەستین و قسەکانمان بەردەوام بکەین هاتین ئەولا بەس بەدەست بە تاریژ نەهاتین لەگەڵ ئەو ئازیزانە ئەوە شانەی هەنجیان لە بۆ ئەیرەوەڵا ئەزە بە ئەو هەموو مانجی بوونە ماکرد با تامیش بکەین ونێتخوا بەس خۆ یعنی هات لێکەمەوە خۆم بەخوای نەماوێرە بچین سەقوش بینین هەیز بینینەوە ئای ماشەڵڵا بس تمشاكا بەڕاستی زۆر خۆشە ئەرێ وڵات زۆر خۆشە دەستا خۆش بیتن یا خوا ئەو ئەنگۆ هەموو لێرە ئیش دەکەم پێکەوە ئەنگۆ زیاتر حەوزی ماسە حەوزانە و ئینگۆیە دابا چندێک باسی ماسیم لەو بکە بزانم بەخێرکردنی ماسی کوات دەکەن وڵی بەخەوکردنی ماسی باشە بەرام عەلەفەکە گرانە بەخوای دەبی ئەمە زۆر شیر بۆمانجیەکەوە ئەوەیە دەبی ئەمە زۆر شیرن بە مێشەکان وازی دیارە دیارە هەندێک باسی بەخێرکردنی ماسی وڵی چا پێنج ساڵەمە ئەو تەقریبا پێنج حەوز ماسیمانەیە پرۆژەکەش گەورەیە بەرام حکوومەتی چاوکارێکم ناکە عەلەف زۆر گرانە تقریبا تەنی بە 7 وەرەقەوە بەس عەلەفیش دەخوا بەڵێ بەس عەلەفی تەبیعی ئەخوا ینی ماشی زۆر بەتامە کارڕە ئەمە دوو نەوع ماسی بەخێوەکەین کار بوو بەرخا کار بوو بەرخە بەڵێ بەڵام زیاتر بەرخە لە کوردستان ئەوەی باوترە خواسی زیاتر لەسەرە و تامەشی زۆر خۆشی هەیە و ینی هیچ شتێکی خراپیشی نادەتێت تەنها غیری عەلەف باشە ئێستاش وەختی تیونە پێگەیشتی نەماسێک بەڵێ پێگەیشتنە ئێستا لە سەروبەری فرۆشتن داینە ئەدی و مراویانە نەخوا نەناوە هیچ ڕەبتی بەوەی نییە خۆ بەڕاستێ ئەدی کو دەرێن مراوی مەسە لە ماسی زۆر ئەگە بێ لای من مەمنونت دەبم ئەو مراویە چیویە مراوی هەیە بەهاران هەیە زیاتر کە بەسکەی تێدا ینی پرۆژەیە ڕاستفرەکە کارزار باسی کرد گوتی ئیمنیان خواردیە هەری لێرە زیاتر بەسکەمان بە تقریبا 130,000 بە 5 ڕۆژی تاختی کردی چی نێشت بەس ئەو سات تۆرمان بەسەلادا پیشێکی باشتان کردیە خۆ دەستان خۆش بیتن زۆر زۆر سپاسا دەکەم دەبزانم کەسی دەنگ خۆشی لێ نییە کاک مەسعود کاک مەسعود دەوێت درمان بەشتێنە خۆ بەڕاستی ئەس دەبا دابدوو دانە نیشین چخوا بەخۆی ئێرە خۆشە دانیشین دێڵەوە دانیش ئەم دادەنیشمە دەرەنگ و دابنیشنە کە احتیاجی بێت کاک مەسعود ئەچوەرە یاڵە ئەی وڵای گەبێ ئەی وڵا میوانی ڕۆژ هەڵاتی هاتیکنە دۆست براد ئەرێ وەڵاوە دۆستی قەدیمینە چاردە 15 ساڵ لەبی هاوڕێ و دۆستی نییە خوا هەر سەرکەوتوو بن هەر لە خۆشیدا پێکەوە بن ئەجا کاک مەسعود گوتیان دەنجی زۆر خۆشە وڵای زۆر خۆش نییە و وەڵا خۆش مادەم برادەرەکەوە دەرێت یانی خۆشە خزمەت ودا لێڵە بزانم چمان پێشکەش دەکەیت ئەی وەڵا فەرموو یا یارم مایان و یا یارم من جانادا یاستم دایاوێنێ دامان زۆر کەس نامایام هێ دەکەن جانا ڕێگای وێیان دەکەیان لێمان
کە هاتی ڕۆی بۆ هەواری نیزیک بایەوە لایە خۆمایەیان هەرێ بۆیەوە سەر شایاخت لێە گرتوم جانا بایەڵکو بایا تۆ نایاوێرم دەڕۆم دەسمایە کوێ ئەستانێ جانا بایا کەوێە بەفرایان فێرم بەچێ خۆشیێ دێڵ خۆشکەم جانا بۆیە ڕۆیۆ وەردایە جێڕم شێتی چاوی جوایانی تۆم جانا پێ دوانە هەبێ ئاهاو دێرەیەم بەخۆیان زانیشتان بەردەوام دەبی دەستەکان خۆش بیتن وڵی دەنگت زۆر خۆش بلو بۆتە ناخۆشە وڵی هەر لە پێش کامێرای خەتمەوە گۆرانی نەکتوزانام شت کەشمان پێشکەش ناکەڵ هەدانیشتنە و دەنگە خۆشت نایەکمان هەبوو لە بیرم چۆ ئیمام لێ بوو ئەم زۆری مام لێ دەزانم دەنگە خۆشە سایاڵایەکەی ئەو سایاڵ باژایە هەریمار بێ سایاڵایەکەی ئەو سایاڵ باژایە هەریمار بێ هایامۆی بە قوربایان ڕۆژەیە چی پار بێ هایامۆی بە قوربایان ڕۆژەیە چی پار بهێم هەری وارایە شەماڵ وارایەم هەری وارایە شەماڵ وارایەم دەردی دڵاکایەم بۆ یاربارایە لە دەردی دڵاکایەم یار بێ خەبەرە هەیە لە دەردی دڵاکایەم یار بێ خەبەرە هەیەم سوتایان ئەو سوتایان لایە هەردوو سەر بێ سوتایان ئەو سوتایان لا هەردوو سەر بێ نایەک بسووتێم یەک بێ خەبەر بێ نایەک بسووتێم یەک بێ خەبەر بهێم هەری وارایە شەماڵ وارایەم هەری وارایە شەماڵ وارایەم دەردی دڵاکایەم بۆ یاربارایەم لە دەردی دڵاکایەم یار بێ خەبەر هەیەم ئەیخۆ ئەو دەنگت هەر خۆش بیتن دەستەکان خۆش بیتن زۆر سوپاس دەکە دەستان خۆش بی کاکە زۆر سوپاسە بۆی کاتی خۆتان بە ئێمە بەخشی گەلێک مەمنون دەستان خۆش بیتن زۆر سوپاسان دەکەم زۆر خۆشحاڵ بووم زۆر مەمنون زۆر خۆشحاڵ بووم زۆر سوپاس کاکزرارە هەموو هەنارشتان لێ کردەوە ئەو ڕۆڵێتان کردەوە باش ساعت چەند مەسەلەن لێ دەکەنەوە تا چەند ساعت حوتين نعتاوري يعني كتان تقان لي درنو بارتاو دخن تعتق باش بزام دنير نتشين در أنجو والله مدينين حودير سليمان دي أخوالش كان صعب بيتن أذا براسي إيرة قلق خير وبركات بو هنجيني داري كرة هناري داري هم ما بردوا سلامت بيا أخو دستا خوش بكاكا كازرنا بابا خوتانا دي خوي خو من أود فيق لشماني كردوان جربي أي دستا خوش بيا أخو قلق ممنون يا ربي خوي إن شاء الله صوت هندب خاتنا ورسختان والله سلامت يا ربي دست خوش قلق ممنون زور خوش حالين يا أخو بخير بخويا زور خوش حالتر بم خوش حالين بخير يا أخو سرتاوا سلامت بيا أخو دستا خوش بيا ئازیزانی منەوەی بینیتان لە پێشتردا سەردانی مەشتەلێکم کرد لەسەر ڕێگەی حاجیاوە کە بەڕاستی شوێنێکی زۆر خۆش بوو و ئێستا من گەیشتمە حاجیاوە ئێستا لەناو بازاڕی حاجیاوەم کاتژمێر دەوری یەکی نیوەڕۆیە کاتی ناخواردنە دەمەوێت خواردنەکەشیان تاقی بکەم و بزانم لێرە چ خواردنێک زۆر مەشهورە و خەڵک زیاتر دەی خوارد لەگەڵم بن.
جا خۆشەویستان هەر لە بازاری حاجیا و دوکانێکی پیتزای زۆر جوانم دیت پێم خۆشە بچم لێ خواردنەکەی ئەمڕۆ تاقی بکەمەوە و بەر لەوەش بچمە لای شێفەکە دیارە سەریشان خاڵە و قەرەبارغا. سەلام عەلەیکوم. باشی کاکە؟ زۆر بەخێر هاتن چاوان بەخێر بن یاخوا. زۆر سپاس دەکەم سەلامت پێ یاخوا. بەس پیتزاتان هەیە بزانم؟ وەڵی جا پیزامان هەیە کولێرە بەقیمەمان هەیە. چیان هەیە؟ بەعام. هەمبەرگرمان هەیە، کولێرە بەقیمەمان هەیە، پیزامان هەیە، شاورمەمان هەیە، کنتاکیمان هەیە. شتی خۆشتان هەیە؟ مقەبیلات ئارە وەڵا. وەڵا دەزانم خەڵک زیاتر فاسیلتەکان بۆ پیتزایە. وەڵی جا خەڵک بە تەبعاً عەزی لە پیزا زیاتر. کولێرە بەقیمە. مشەکەل هەیە بە گۆشت هەیە بە مریشک هەیە. وەڵی خەڵک زیاتر عەزی لە مشەکەلەکەیە. ئەوە بەقیمەیەوە نییە؟ ئەوە کولێرە بەقیمەی ئارە وەڵا. پیزامان هەیە جا هەروە شاورمەشمان هەیە مقەبیلاتمان هەیە. دوکانەکە زۆر جوانیان لە دوورە ئەگەردی دیارە بەس دوکانی پیتزا و خواردنە فاستفودانەیە. ئارە وەڵا. باس لەکەی و دوکانەتاندایە ڕۆژانە ساعات چەندێن دوکانی دەکەن؟ تقریبا لە 2012 هەمانە دوکانشکەمان هەیە سەرەوەیان لقی دووە لقمان زۆرن. لقە هەر لە حاجیاوە؟ بەڵێ بەڵێ لە حاجیاوە لقی یەکمان هەیە لەسەر لای مەکتەبی ئایندەیە. ئەوان لقی دووە لقی چوارمان لە ڕانیە گەڕەکی نەورۆز لقی سێمان لە چوان قوڕنەیە. لەو دەوروبەرە لە هەمووی هەیتا هیچ ناوچەتان بێبەش نەکرد؟ بەڵێ بەڵێ. ئێستا ئەو جارە لە حاجیاوی گەیشتمە دوکانەکەی ڕۆژانە سەعات چەند ئێرە هەیە هەتا چەند؟ ڕۆژانە وڵات تقریبا لە سەعات 9 کراوەیە هەتا سەعات 1 شەو تا سەعات 1 شەو خواردنمانەیە. بەڵێ بەڵێ. بەڵەوە زەڵاتەیە کولێرەکەیە. سەرچاوم. زۆر بەخێراتی سەرچاوە. بزانم لێرە بەس پیا و ئیش دەکا خانمیش ئیش دەکاتن. وەڵی کۆ ئیشەکان شێفتی ئیشەکانتان؟ وەڵی ئیشەکانمان ئەمە سەعات 9 دەین تقریبا بۆ سەعات 5 ئێوارێ ئەمە شەفتێکین تقریبا 7 نەفەرین. ساعت 5 ئێوارە شەفتێشکە دەیەوان خانویشتان لەگەڵا؟ بەڵێ بەڵێ دوو خانویشمان لەگەڵا. ئەوان چ دەکەن لێرە؟ وەڵی ئەوان تایبەت بۆ مقەبیلات و زەڵاتە و ئەو شتانەیە ڕاست. سەمانە بۆ ناکەن؟ بەڵێ؟ سەمانە بۆ دەکەن؟ وەڵی هیچ پێیان دەڵێن ئەگە دۆڵی ئەگەر پێیان بڵێن زۆر پێم خۆش دەبێتە. ئەگەر ئیزنی وەرگری بزانین پێیان خۆشە بچین؟ وەڵا عەزم لێ دەچین. وەڵا پێم خۆشە ئەرێ وەڵا خانم بیرە و جێ خۆشانە ئیش بکاتن. جێگەکان زۆر پاکخاوێن و گەورە و خۆشە. بۆچی؟ بێمە لاتان؟ نانە ئاساییە ئاساییە. دیارە پێیان خۆش نییە قسەمان لە بۆ بکەن بەس دەستیان خۆش بیتە زۆر بە پاک و خاوێنی ئیشەکان دەکەن. دەستپرسیاری کە لێرە چ خواردنێکتان زۆر داواکاری لەسەرە؟ وەڵی تایبەت کولێرە بەقیمە و پیزاکەیە. خەڵک زۆر تابیلی پیزا و کولێرە بەقیمەیە. هەروە کازودا دەنیشم دەچەم مینۆکەتان دەکەم بزانم چی خۆشتان هەیە بخۆم. باشە؟ باسی ناچین. گەلێک مەمنون ئەزیزن. سوپاستان دەکەم هەر بەڕاستی جێیەکەشیان زۆر خۆشە. اینجا ئێستا دەچم دادەنیشم چاوەڕێ دەکەم سفرەکی جوانم لە بۆ دابنێن. مشتیشان دانایە تەرتیبات. جاوا سەبر خواردنەکانیشمان لە بۆ دەینن. ئەیە خۆ دەستەکان خۆش بیتن. زۆر سوپاس. هەمبەرگرێکی جوان مقەبیلاتێکی جوان. ئای ماشەڵڵا خەوتووە. بزانم چی کەشمان لە بۆ دەین هەموو پێکەوە خۆم پێکەوە. هەڵاشتی خۆشمان و دەینن کاکە. ئەیە خۆ دەستان خۆش بێت. زۆر سوپاس. بابە جوانی دابنم. ئەو خواردنانە زۆر خۆشە حەزم لێە. دەستەکانتان خۆش بیتن. زۆر سوپاس. ئەجەم تامی دەکەم دێمەوەکنت پێ دێم کوو بوو. باشە؟ دەکەم.
بێ هەموو لایەک ناخۆش بەڕاستیشتی زۆر زۆر خۆش و جوانیان لە بۆمان هینا بە پیتزایەکەی تاقی بکەمەوە چکە بەڕاستی جێیەکە هەر پیتزایە فینگەرەکەشیان لە بۆم هینە ماشەڵڵا نازانم چمە هەنە چی تێدا پیتزای دەرێ بەڕاستی فەرقی هەیە لەگە ئێمارە ئەسان بە خۆشمانەمارە خۆش دروست دەکەی ئەو نەبی دروست نەکەی مەگزی زۆر زۆر بەکامە زۆر زۆر خۆشە بێ هەموو لایەک ناخۆش خواردنەکەمان دەخۆین و بەردەوام دەبین اینجا خۆشەویستان بەڕاستی خواردنەکەمان تەواو کرد زۆر زۆر خۆش و بەتام بوو کاک یوسف ببوورە کاک یوسف دەستەکانتان خۆش بیتە بەڕاستی زۆر تایبەت بوو بەخێراتن زۆر زۆر عافێتان بێ زۆر زۆر سوپاس دەستەکان خۆش بیتە دووبارە سوپاس بەخێراتن زۆر بەخێراتن سەر چاوان بەس ناوی پیزا نەورۆز پیتزای نەورۆز بەڵێ بەڵێ هەر بەڕاستی جە پیتزایەکەی تایبەت بوو عافێتان بێ یا ڕەبی. پیتزای نەورۆز لە حاجیاوە بەڵێ بەڵێ لە هەموو دەوروبەری لەقی هەیە لە تقریبا لە ڕانی هەمانە لە چوار قوڕەش هەمانە تۆم دەوروبەرەکە ئارەوەڵا دەوروبەرەی لقمانێنە دەستەکانتان لە خزمەتان زۆر زۆر بەخێراتن سەر چاوان زۆر زۆر بەخێراتن گەورەتان کردین زۆر زۆر سپاس دەکەم مەمنون عزیزان دوای ئەوەی نانمان خوارد لە بازاڕی حاجیاوە باخچەیەکی زۆر زۆر خۆش و جوان و خنجیلانەی لێیە جا لە دوامەوە ئەو تەزبیع فرۆشانەی لێیە خەڵک خەریکی کار و کەسابەتی خۆیان وردە وردە بازاریش قەرەبارق دەبێت هەر لەناو ئەو باخچە جوانە بەڕاستی پێم خۆشە باسی مێژووی حاجیاوەتان لە بۆ بکەم کە لە 11 پێنجی 1970 بەردی بناغی حاجیاوە دانرا و یەکێکە لە گەورەترین ناحیەکانی باشووری کوردستان و هەروەها ناحیەی حاجیاوە لە ژمارەی دانیشتواندا لە 14 قەزای هەرێمی کوردستان گەورەترە ئەوانی شەقڵاو و دوکان و مێرگە سوور و پێنجوین کفری قەرەداخ ماوەت چوارتە چۆمان و ڕواندز و دەربەندی خان بەردەڕەش ئامێدی کە لە زۆربەی ئەو ناوچانە ئێمە پرۆگراممان کردووە و حاجیاوە لە 6/11/1999 بووە بە ناحیە لە ئێستادا حاجیاوە 33 فەرمانگەی هەیە یەکێک لەوانە دادگای بەرایی حاجیاوەیە لە حاجیاوە 22 قوتابخانەی بنەڕەتی هەیە و 10 خوێندنگای ئامادەیی و هەروەها 4 باخچەی منداڵانیشی لێیە زۆرینەی دانیشتوانی حاجیاوە موسڵمانە 45 مزگەوت لە سنتەری شارەکە بوونی هەیە لە ڕووی پیشەسازیشەوە کە ژمارەیان زیاتر لە 55 کارگەیە بەڵام ئێستا هەروەکو حاجیاوە دەبینن سەبر وردە ڕوو لە گەورە بووندایە و لەوانەیە ئەو ژمارانەش هەمووی گۆڕانکاریان بەسەردا بێت جیا لەوەش بەڕاستی شوێنێکی زۆر زۆر دڵگیر و خۆشە لە چواردەورەی هەموو چیا هەیە واتە ناحیەیەکی زۆر جوان شوێنەکەی زۆر جوان هەڵکەوتووە پێم خۆشە لەناو بازاڕیش پیاسە بکەم هەندێک خەڵک بدوێنم دەربارەی حاجیاوە و ناوی حاجیاوە گفتوگۆم لەگەڵ بکەن لەگەڵ وەرن سلام علیکم پرسیارێک لێ بکەم دەبێت بزانم ئەو تەزبیعانە لە چێن دەردەینێن خۆتان دروست دەکەن هەیە لە سین ڕادیە هەیە لە قەرەنجە و قومڕان و زاپاتی ڕادیە ئەو نەوعانە ئەو قەزوانە ئیلای ئەو زاپاتی قەزوانی ئەسڵیە قەزوانی عەسڵێ بەرێ تا ئەو قەزوانی عەسڵێ ئەوانە عەسڵین بەس هەیە عادیە تا هەیە نایلۆنەتی ئەوە هەموو نایلۆنە بەسی ئەسڵیشتان هەیە والله من تەزبیع فرۆش نیم تەزبیع فرۆش دەکەی لێرە لەو مەدانەی سیلاحیم لە خەرێکی کەچە تاپڕ و قاش و ماشانم ئەدێوە لۆ چەقوی دوو تیژ دەکەیەوە دایم کەیفم بە چەقوی دێتە نازانم بیوەشێنم زۆر کەیفم پێ دێتێ ئەدە جوانە شتەشی جوانە شتەشی جوانە چەقو ئەرەوەڵە زۆرم عەد لە چەقو زۆرم عەد لە چەقو این عەزم دەیە بەدایمی لە ژیرفانمدا بێ ئەمن ماسیگر بووم ماسیگر بوو 30 ساڵ ماسیگر بووم لەو دوکانەی ئێستا تەمەنم ڕۆیەوە و تووشی نەخۆشی بووم وازم لێنەوە ئێستا مانجی 2000 دەسم 3000 دەسم بۆ دەمارەکەی هەر درد ئاوی دەخواتەوە چ دەچێت دیاریان دەرم ئەوە خۆشە یادی دەکەی و دەچێت نانە هەر ماسییان دەگرین بۆ خۆمان دەچین لەو دەماری ماسی دەکڕین و دەیخۆین و پێکەوە لەگە برادری ئەوە دەچین
بەس ئەمانە فێڵێم لێ دەکەنەوە دیەکان لەو شاخی لای قەرەنج و جافەتی 3 ساڵە خەریکە بمبن ئەوە ئێشانە ئەوە نامبن. باشە ئەچ تەزبیعی دەفرۆشێت دە باشە دەبێ بزانم نرخی تەزبیعەکان چەندە؟ وڵای جا تەزبیحمانێ لە 5,000 هەمانە تا 100,000 وا بەڕاستی ئێمە بڵێ ئەو تەزبیع ئەسڵیەکە بە چەندە؟ ئەسلێکە بە 100,000مانێ کامی ئەسڵە کامە؟ وڵی دالینە جانتایدا ئەوانەمان هەیە بە 15,000 بە 15 ئەی جافە؟ بەڵێ ئی قەرانجوێ قەرەنجێ بەڵێ تەزبیعی خۆمان جوانتریان ئەوانی لە سین و ئەوانە دەی وڵی خۆمان جوانتر خۆمان جوانتر وڵی خۆمان بۆ دەستی سوکتتر و خۆشترە ئەوە بۆ دەستی دێ بڕێ ناخۆشە باشە کام تەزبیع لێرە زۆر خەڵک خواستی لەسەر و دەیبا والله هینجا تەزبیحی لاسوورە هەیە لا ڕەشە هەیە کام لاسوورەیە ئەیدەرە بۆم نەروی لەباتەمە شاکەم زانم کووە دیمەن تیV لەکوێیە لە سلێمانیا لە هەموو کوردستان هەیە لە هەموو کوردستان هەیە ئایرە وەڵا سەلامەت بێ یاخ خۆسپاستان دەکەم ئایوەڵ ئەو ئەسڵینە چەند جوانە ئەوە لاسوورەی پێ دەرێن ئەوە یعنی لە خەزوانیش دروست کرێ جام تارە باشە هەیە جام تاری پێ دەڵێن جام تارە لێرە نیە لە هەولێرە هەیە لە هەولێرە هەیە باش لێرە بەس قەزوان بەڕاستی زۆر جوانە چەند سووکە لە دەستێ باش ئەوە گرانترینیانە بەڵێ ئەوە گرانتریانە بە 100,000 بەڵێ بە 100,000 کاکە وڵا گرانە بەس گرانتریش هەیە گرانتری شەیە هەتا 2 وەرەقە 3 وەرەقە 4 وەرەقە شەیە باشە لێرە چهان مەسەلەن نرخی گونجاوە و وڵی ئەوانە بە 5,000مانەیە بە 10,000مانێ ئەوە بە پێنجیش نە ئەوە بە 100 زۆر فەرق هەیە لە گەرەوەی تەزبیح ناڵم لە 5,000 هەیە هەتا 500,000 شەیە لەشتان ساغڵی ئیشاءالله زۆر سپاس دەکەم خێر بێن سەرچاو سڵاوت لێبێ باش مام عەلی هەلێم ناگەندەی لە خزمەت کوڕە ناوەڵە لێت ناگەڕێن لەو سەیر ڕێگۆتیان غار دەبڕۆ کە مام عەلیەتانە ڕۆیشتە بەڵێ کو دەبی بڕۆ ئەتە خەڵکی عاجزیاوینی با هەلێ لەوێ بووین بە عەسڵ هەلوێین بە ئەسڵ ئەی چ دەکەی زانم ئێستا بەچیەوە خەری وەڵڵی ئێستا بە یەکشتێکەوە خەری نیم ئیشیمە نەخۆش و سەردان و تەعزیە و ڕاستی ئەوەیە ئەوەش ئیشێکی مهمە ئەوەش دێ ئارە وەڵڵان لەخوا بەزێت باشە باتێت خەڵکی حاجیاوەی بەڵێ ئێستا خەڵکی حاجیاوە پرسیارەکە لێ بکەم ئەگەر بزانانی ناوی حاجیاوە لە چیەوە هاتیە ناوی حاجیاوە بیداتی ئەسلی مەسەلەکەی نازەمان ئەم حاجیاوە لەو حاجیاوە گوندێکی کۆنە لێرە حاجیاوا بوو ئەمە سنووری حاجیاوای کۆنە جا لێرە لەگەم شارە دروست بوو تازار بوو بە حاجیاوە باش گوت نازانم دەبی حاجی زۆر لێ بووبی ئەها پێیان گوت ئەوە دەمێکەوە بە فکری من نییە حاجیاوە بڵێم حاجیاوە لە 88 بەردی بناغی دانرە ئەوە هیچ ئەوە تازەیە با حاجیاوای کۆن گوندە گوندێکی تقریبان 15 ماڵ دەبوو کە دامەزراوە ئێرەش ئێرە لەسەر ئەو ناوە ڕووی هەند ناویان نەعاجیاوە ئێستا گوندەکەمەیە؟ بەڵێ گوندەکە گوندەکەماوە بەڵام هینیان بۆ کرد تەسبیل حدودی شارەوانیان بۆ کرد کەوتە ناو بازنەی شارەوانیەوە ئێستا هەرێ وڵا هەر پێی دەڵێن منتیقی عاجیاوای کۆن دەنانە وڵا عاجیاوای تازای تازەیە با پرسیارێکی کە لێ بکەم ئێستا تەسبیح حیلە کردووە زۆر ئەسڵایان ناوەڵەوە ئەسڵ نییە نەخێ گوتیان زۆر لە تەسبیعی شارە والله عەسڵ جیایی عەسڵ برین سەندەلووسە و ئەو شتانن چێندەر زۆری مەحبوبە سەندەلووس چێندەرە سەندەلووس وڵایدا وابزانم ئەڵمانی هەیە ئەڵمانیە زیاتر هینی بەناوبانگە ئێرانیشی هەیە بەڵام ئەڵمانی خۆمانی چێندەر زۆر بەناوبانگە خۆمان قەرانگوێ منتیقەی خاوێ لای شار باژێر ئەوانە قەزوانی عەبڵەکان ئارێ وەڵڵا ئەوانە باشە زۆر سپاس لە خزمەتتویدام ئەمریکاری گەلێک من خزمەت لەمەوەیە زۆر سپاس دەکەم دەفەرمووی زۆر سپاس دەکەم بابچینێکن ئەو بابچینێ خۆ بەڕاستی سەلام عەلەیکۆم باشن ئەحواڵتان باشن تەندروستیتان باشە خۆی بەزیاد بێ پێم خۆش بزانم ڕۆژانە چ دەکەن بە چێوە خەریکن ئێواران زوو ئەو هادێن لێرە کۆ دەبنەوە
ئەوە ئیشتانە لوختان دێن لێرە کۆ دەبنەوە مەبەستم ئەوەیە ئەوها برادرن ئێوە لە خۆتان خڕ دەبنەوە زۆر زۆر خۆشە ئەزا کۆبوو هەرە کۆبوون هەرە شتانە دەمینێتەوە باشە با ئەم بێمەکنێت و گلەی یەک لێ بکەم گلەی یەکت با لێ بکەم لۆ 3 ڕۆژە تەلەفۆن لۆی نەکردی و لێت نەپرسیە بە قورعانەمی لە سەفەرێم بۆیە زیاتر ئەو لە سەفەری بووە کاکە ئەمە لەوەتی هەین برادریشن ئەو لەبەری مەرگێ ئەم لەبەری کۆسرەتین بەلای دوکانەیە هەموو لە بیداتی وێتە دەناسین برادرین ڕۆژ وایە کە لێرە نێ تەلەفۆنی بۆ دەکەم دەڵێ لە سەفەرم قەجە ناکە بە تەلەفۆن خۆ دەهات قەینا لۆ جارێککە لە جارێککە ئەو دیارەتی زۆر خۆش دێن و یەکلەی لێ دەکات ئەجا بەڕاستی خەڵکی ئەو ناوچانە ئەوەی زۆر زۆر خۆشە قسەیان زۆر زۆر خۆشە قسەی ئەو ناوچانە و دەوروبەرانم زۆر زۆر پێ خۆشە و هیوادارم بەڕاستی ئەو تێکەڵاویە و ئەو برادایەتی و خۆشەویستی و خزمایەتە ئێستاش هەر بمینە پەیوەند تاوەکو پەیوەندیەکانمان پچەوتر بی و خۆشەویستی لە نێوانماندا کاڵ نەبێتەوە. خۆشەویستان هەر لە حاجیاوە بازارێک هەیە بازار لانەی پێ دەڵێن کە وەکو مۆڵێک وایە شکل پەل و شتومەکی ئافرەتانی تێدا وەر لەگەڵ پێشەندێک شتانی شان بدەم ئەجا لە هەمووی گرنگتر ئەوەی ئەمن پێم خۆش و پێم جوانە وەر چۆنن یاخوا هەر باش بن ئەوجی کوردینە هاوجکە کوردیە جوانانە جیرچ کوردی زۆر زۆر جوانەیە ژۆری حتمما جوانتریش لێ شتێکی دیکە کە لێرە بەڕاستی پێم خۆشە بە ئێوە بڵێم لە قاتی سێهەم بەس خەیاتەکانیش هەمووی ئافرەتن پێم خۆشە بچمەلایەن و ئێوەش لەگەڵم وەرن بزانم ئەگەر ئیزن هەبی بیان دوێنم خۆشەویستان هەروەکو باسم کرد لە بازاری لانە تابقێکیان بەست خەیاتی ئافرەتی لێە زۆر زۆر خۆشە زۆر دڵت پێ خۆشە کە هەر دەڕۆم ئافرەت دەبینم لێرە کار دەکات جا پێم خۆشە لا بچمەلای بەرە دوورێک و بیدوێنم بزانم ئەو چ دەکا ڕۆژانە سەلام عەلەیکۆم باشی خوشکەکەم ئەحواڵ باشە ئەجا خوشکەکەمە تو دێ دەریان ئەمە بێنەکنەتەوە وەڵای ئێرە ئاوەدانترە شتی جوانتری لێە سڵاوت لێبێت باشی سەلامەت بێ تەندروستیت باشە ناوی بەڕێزت ئامینە خان یەخوا لەش ساغ بیتەن بەڕاستی پرۆگرامەکەم تایبەتە بە حاجیاوە ئەدەکە باسییان کرد باسیینە لای قماشەکانت باسییان کرد کە لە بازاری لانە تاپخێک هەیە بەس خەیاتی ئافرەتی لێە ئەوجا بەڕاستی زۆر زۆر دڵم پێ خۆشیانی کە دەبینم کۆمەڵێک ئافرەت لە شوێنە بۆ شێوە بەیەکەوە کار دەکەن لە هەولێر زۆر دەبینم لە ماڵێ جوکانی دەکەنەوە ئیشی خەیاتی خۆیان دەکەن یعنی یەکەم جار شتێکی ئاوا ببینم کۆمەڵێک لە شوێنێک ئاوا دوکانی خۆی هەبیتە زانم لە کێوە لێرە کار دەکەی و ئاوا دوکانت داناوە سەرتا بەخێر بێت زۆر سپاس بۆ بەرنامەکەت سەرکەوتوو بیشەڵڵا وەڵای بڵین ئێمە لە 2015ەوە بەڵێ کە ئەو بینایە دروست کرا پێشتر لە ناو بازاڕی بووم بڵین بەنسبەت خۆمەوە بەس لە 2015 کە ئەو بینایە دروست کرا هاتینە ئێرە کە هاتم لێرە لەبەرەوەی کە ئەمن مامۆستای خولی خەیاتیم خولەکان دەکەمەوە لێرە دوکانێک بڵین هاتمە ئەو دوکانی دوای وای لە هات وردە وردە قەرەباڵغ بوو وردە وردە و کچانێ خۆمان کە فێرە خەیاتیم دەکردن بازاڕەکەمان گەورەکرد ئەوانش وردە وردە زۆربیان بڵین تقریبن حەفدە چینەی خەیاتین لەکە خۆمان ئێستا ئەو حەفدە چینەیە بڵین بێکەوە ئیش دەکەین یعنی یەکێکمان ئەگەر پێویستمان بە هەر نەخشێکی بیان بە هەر شتێک بێ هاوکار یەکتر دەکەین دەچن لە بۆ یەکتری بەڵێ بۆ نمونە قماشێک بێ داوێک بێ شتێک بێ لەبەرەوەی بە حکمی ئەوەی کەمە ئیشەکەمان نەخشی کۆمپیوتەرین نەخشەکانی زیاتر لە بڵین لە هەولێر و لە سلێمانی وەستایان هەیە جاری وایە بۆ نمونە من نەخشێکی بەپەلەم دەبێ بەڵام مەچینەکەم تەواو دەچینەکەن ئەوان کۆمپیوتەرەکانیەوان هاوکاریش هەیە لە بەیتان بەیمان خۆشە زۆربەی جار ڕەمەزانان بەیەکەوە لێرە ژنان دەخۆی بەڕاستی خۆشەڵە هەر ئەوها بێکۆ کار بکەن و بەردەوام بن و سەرکەوتوو بن لێرە بەتەنیا کاردەکەیان خەڵکی کەشن لەگەرە نام بەتەنیانیم لەبەرەوەی کە بخۆم 6 کچم هەیە دوو شاگردیشم هەیە
باشە کچەکانیش لێرە دێن هاوکاری دەکەن ئێستاوە کچەکانم چند لە زان بڵێن دویانم تەڵەبەی زانکۆن ئیمتحانیان هەیە بەڵێ بەس ئەویان پۆلی دوانزەیە نەخشە لەویش بیستە زانکۆی باش و زۆر دڵم پێخۆشیانی کاوها دەبینم خێزان بە عائیلی دێنە دەرێ ئیش دەکەن خاستەن ئافرەتەکان خۆمان بابیشیان دێ شەوانە لەبەرەوەی ئیشەکەمان وایە پێویستان بە هاوکاری یەکتر هاوکاری یەکتر نەکەن ئیش بەردەوام بەڕاستی بزان یان دیاریکراوە چەند زۆر نەخشتان هەیە فەساڵتان هەیە نه لەبەر ئەوەی ڕۆژانە ئەوە دەبێت ئەها لە پەیجەکان نەخژنوێ دەبنەوە لە گۆڕانکاریەکان بڵین گروپمان هەیە لەگەڵ هەولێر و سلێمانی و بۆ نمونە لەگەڵ دەهۆکی لەگەڵ ئاکرێ لە گروپەکەی داوای نەخشی لە یەکتری دەکەین بۆ یەکتریان زۆر باشە گیانی هاوکاری هەیە گروپی وشیار بێک و نەخشەکان دەگۆڕینەوە زۆر باشە. خوا ئەوە چەند جوانە شتی جوان لە دووڕە هاوار دەکاتە ئەوەکانی زۆر جوانە خواستی زۆر لەسەر بزانام لە چێن دەدەینەوە قماشانەنگۆ وەڵا من لە هەولێر و سلێمانی خۆی هەمووی سینیە باش سین بە خۆی مەکسی لە بەدەکان ناوەڵ ئێوەیەوە بەخۆی مەکسی لە بەر ناکە بەس لە بۆمە دەینێویستە ئەوانە هەرزانترن ونیە حەزی لێ گوت چێ زۆر دەیبە تۆزە قەڵەون تۆزە قەڵەونە تەنکانە دەبێت فەقیرانە گەلێگە سەرمایان بوو سەرمایان ناگەن بەس سەرمایان دەبیتن دەست خۆش بیتن دەست خۆش بێت تا دەستەکان خۆش زۆر مەمنون زۆر سپاس لە حاجیەوەی مەکسیشمان بردەوە. اینجا ئازیزانە گەردیقەتان دابیتن ماوەکە لە پرۆگرامەکانم چای سەر ڕۆژوم نەخواردیە زۆر بوو بۆ ئەوە لە سرم دایان گوشەی مەر چای سەر ڕۆژوی حەز لێە. سەلام عەلەیکوم بەخۆم چای تێکەم بەخۆم ساعیب مارم کاکە لە باشە و پیارە خاوێنیشی لێە خوا بەو کەش و هەوایە خۆشە هەر چایەکی سەر ڕۆژوی قابلە بەدری خۆم ئێدە باشە چایەکی خۆش بۆ خۆم تێکە نەش سووتێن ببینە شەهیدی چای یا ئەڵڵا ئەو زۆر خۆشە لە ماریەوە بەس پێویستە لە ماریە شتانە نمایە چایەکی خۆشیش بخۆین لەو کەش و هەوایە خۆشە دەستەکانتان خۆش بێ ئەجا بچم لەولایە دانیشم بخۆم نەدیارە و بەحرەی ئەنجا هەروەکو دەزانن وا خەریکە سەبر لە پرۆگرامەکەم بەرەو کۆتایی بوون دەڕوە پێم خۆش بوو چایەکی خۆشی سەر ڕەزروش بخۆم دانیشم لەو کەش و هەوایە خۆشە اینجا کۆتایی بە پرۆگرام بهینم کە بەڕاستی ئێرە کەشێکی زۆر جیاواز و خۆشی هەیە. بەڕاستی تا خواردنەوە لە کەشێکی ئەو هاردا زۆر خۆش و تایبەت و جیاوازە پێم خۆش بوو بچمە خوارێ بەس بەڕاستی ئەو سێوازی لێم نەهینە ئەوجا نازانم خۆشی دەوێم برسیتی چیە مەسەلەکە بەس بهیم ئەمە کەشەکەی خۆمان تێک نەدا جەوەکەمان لە خۆمان دروست کرد زۆر جەوەکی خۆشە بێ هەموو لایەک ناخۆش. اینجا عزیزانی من ئەوەی بینیتان پرۆگرامی ئەمڕۆی تامی سەرڕێگا لە حاجیاوە بوو هیوادارم پرۆگرامەکەتان بەدڵ بوو بێت من لێرە کۆتایی بە پرۆگرامەکەم دێنم تا پرۆگرامێکی دیکە خواتان لەگەڵ.